دیناری هەیە ئەوەی دیناری هەیە ئەوەی نیشێتی گرنگی جۆمان لێ بگرێت چونکە ئەوەی نیەتی بە هەوڵ بەهەی بێ نەک بە داهات هەیە ینی هەرموو کەسێک ئەبێت چزانم دەخلێک نەک پاشەکەوت ئەوەی کە ئیش داهاتێکی هەبێ ئێستا دکتۆر بەوان شتێ کاتۆکە میکتر چۆن بتوانێت کاریگەری ئەو داهاتە لەسەر خێزان و بە شێوازێکی زۆر باش هاوسەنگی ڕابگرێت و ناجێگیری نرخی دراو لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا و کاریگەری لەسەر داهاتی تاک لەسەر خێزان چییە؟ ئەمە تەوەری ئەمڕۆمان دەبێت و بزانین ئەم بەرزی و نزمیەی چزانم دۆلارە بەرامبەر بە دینار و ئاری زۆر کات خەڵکەیە بەڕاستی نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو پاشەکەوتایە بکات کە هەی بووە بۆ نمونە ئەڵێ نازانم بە دۆلار هەڵیگرم بە دینار هەڵیگرم ئاڵتونی پێ بکڕم یعنی ئەمانە تۆزێک لای هاوڵاتیان پرسیارن ئەمانەیە وەڵامی ئەم پرسیارانەش لە میوانەکەمان وەرگرت. پرۆفسۆر دکتۆر کامەران ئەحمەد پسپۆڕی ئابووری لەلامان میوانە ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانمانەداتەوە زۆر زۆر بەخێبی پرۆفسۆر. زۆر بەخێر دکتۆر یاسەر چاو. پرۆفسۆر بچین وزانین نرخی دراوەکان ئەمڕۆ چۆن اینجا قسەیەک لەسەری بکەین بابزانم بەرز و نزمیە لە بازارە ئەمڕۆ چۆنە و چی بڕیارەدا لەسەرەوەی کە کارێکی بەجێ وانە جا لەبەرەوە بڕوامان لەگەڵا بڕوا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە بازاری دراوانە بازاری دۆلارەکە هەر پێڵەن دۆلارەکە باشە بۆ بە دۆلارەکە ناساوە دکتۆر دوای پیشمان وڵی هەموو جۆرە دراوێکی لێ هەموو جۆرە دراوێکی لێ زۆر حواڵان خۆ پاوەند بەهای زیاترە بەسەر بە دۆلار بازاری سەیوانی ناوە هەڵم بازاری سێوان بزانین لەکوێشە بڕوا سڵاو لێ ببیانیت باش بێ بڕوا هەر بە دیاریکراوی پێم بڵێ ئێستا نرخی دۆلار بەرامبەر بە دینار چەندە و دوێنێ ئێوارە لە کات داخستنی بازار چەند بووە تمەنیشمانەوێت دکتۆرەیە تمەنیش بزانێت تمەن بەرامبەر بە دیناری عێراقی چەندە یان بەرامبەر بە دۆلار و چی بڕیارەدا لەسەر ئەم بەرزی نزمیەی نرخەکان. بەڵێ ئاری لاەن سڵاوتان لێبێت بەیانیتان باش هەڵبەت خۆتان باسان لێوە مثل لە بازاری دۆلارەکەم ئاریوکو خۆتی لێ چەندە ئەمە زیاتر لێرە بازاری دراو دەڵێن بەڵام بەهۆی ئەوەی کە دۆلار ینی زۆرترین مامەڵی پێوە دەکرێت لێرە پێم وابێ هەرەوە شۆکاری ناسراوێتی بە بازاری دۆلارەکە جا ئێستا ینی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەرە بە 156,500 دینار کە ینی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان دۆلار 160,000 دیناری عراقیشی تێپەڕاندوێسە ینی بەهاکەی بە تەواوەتی ناجێگیرە خەڵک لە بازاری دۆلارەکە من دەبینم کە زۆر کەم مامەڵە دەکرێت لێرە ینی زۆر کەم خەڵکێت چ دۆلارەکانی بکات بە دینار چ دینارەکانی بکات بە دۆلار لەبەرەوەی کە ترسیان لەم ئاری ترسیان لەم بەرز و نزمە هەیە لەبەرەوەی کە نەکەونە زەرەرەوە و هەڵەکانی ڕابردوویان دووبارە نەکەنەوە چونکە ئێمە ساڵی ڕابردووش بە هەمان جۆر بینیمان کە ینی بەهای دینار بە ڕێژێکی بەرچاو دابەزی خەڵکێکی زۆر بۆ منە پارەکانیان گۆڕیەوە و دواتر کەوت نەزەرەوە و بابەتانە بۆیە ئێستا نایانەوە کە تووشی هەمان هەڵە ببنەوە بۆیە مامەڵە کەم دەبینی لێرە لە نێو بازاری دۆلارەکە و خەڵکیش بە کەمترێت ئێرە چاوەڕێت تا بزانێت ئەم بارودۆخە بەکوێ دەکات وە کەی بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە دوو بۆ چوون کەمێکتر ویانێکم لەگەڵا بێز بامە بڵم دوو بۆ چوونەیە لە نێو بازاری دۆلارەکە ئاری ینی بەشێک لە مامەڵەکاران دەڵێن کە بەهای دینار لە چەند ڕۆژی داهاتوودا زیاتر بەرز دەبێتەوە بەشێکی دیکەش بە پێچەوانە دەڵێن دادەبەزێ بەڵام هەردوو بۆچوونەکە ینی ئەوانەی کە هەردوو بۆچوونەکانەیە کۆکن لەسەرەوەی کە دۆلار بچێتە هەرچەندێک ئەوە هەردێتەوە سەر تقریبان 150,000 152,000 جا من زانیاری زیاتر لە کاکشێخکاوە وەرەگرمکەوە خۆی مامەڵەکاری دراوە لە نێو بازاری دراوی شاری سلێمانی زانیاری زیاتری لێوەردەگرم باسی هۆکارەکانیشیمان بۆ بکە کاکشێکیان چۆنی مامەڵەکردن چۆن ئەستەکەم ێستا کەم بێت بەراورد بە ڕۆژانی ئاسایی لەبەر ئەم بارودۆخی دۆلار و ناجێگیری و بابەتانە مەبەستێ بەرزبوونیان دابەزینە بەرزبوونەوە دابەزین هۆکارەکە پاش ئەو ڕێکەوتری لە نێوان ئێران و ئەمریکا دروست بوو تمەن پارەیەکی بەهایەکی باشی بەخۆیەوە بینی تقریبا لێرە 11 ملیۆن و نیو لە ئەو 11 ملیۆن و نیوە تەبان پێشتر بە 7 ملیۆن بوو دۆلار هۆکاری ئەو بوو بەرز بۆ لێرە و لە هەموو شارەکانەوە تمەن پارەیەکی باشیەکرد لە هەموو شارەکانی عێراق مەبەستن جا ئێرانیش هاوڵاتیەکانی نردوو بۆ ئەم مانگە کە مانگی محەڕمی پیرۆزە مەفتوح تمەنی یابوونێت چەندیانەی زەیانێ بۆی بێنەوە لێرە لەگەڵ دەستیشیانە تمەنەکە بفرۆشن و دۆلار بەرنەوە بۆ سەبارەت بە دینار کاکشێکەوە دینار ئێستا وەزئی چۆنە و
پێشبینیەکەن لە ماوەکانی داهاتوودا چی بێ و هۆکاری ئەم ناجێگیری بێت پروپاگەندەیەکی زۆر لەسەر دینار هەیە بۆ بەرزکردنەوەی نرخی دۆلار و بەس تەسەورەکەم باقی ناوەندی هۆشداریە و ئامۆژگاریاوە کە مەترسیە هیچ جۆرە مەترسیەک لەسەر دینار نییە و پێشتریش لە کابینەی پێشوە بزانم 25 تریلیۆنیان تەبع کردووە تازە بە تازە باسیەکەن پێشتر باسییان نەکرد لەبەر بەهای هەڵاوسان وشتیوە هۆکارەکەی هیچ چاپکردنی دینار نەخێر دینار هینە بەهای تایبەتی خۆی هەیە هۆکارەکە ئەو تەڵەب لەسەر تمەن هەبوو تەسەورەکرا تمەن بەهایەکی باشتر ببینێ دانیشتەکانی نێوان ئێران و ئەمریکا بە شێوەیەکی ئیجابی پشکێتەوە و تمەن بەهایەکی تایبەتی پێیاکا و هۆکارەکەی شێو بوو کە دۆلار بەرز بووە تمەن نەفرۆشا لێرە بە 170 گەڵایان بکڕیایی گرتەوە کاکە لە چاو پێشووە ئەو من چەند ملیۆنە ئێستا ئەم دەقی وڵی لە دەوری 14 و 700 چواردە نەقد کاش لێرە 14 میلیۆن و 800 بە $100 سواس دەکەم ئاری لانە هەڵبەتەوە تەواوی زانێرەکان بوو سەبارەت بە ناجێگیری بەهای دینار بەرامبەر بە دۆلار و هەم تمەنی ئێرانیش بێکوان ئێستا تمەن کە مامەڵێکی زۆری پێوە دەکرێت پێچەوانەی دینار لە ئێستادا لەبەرەوەی کە هەنی بۆچوونی جیاوازێر سەبارەت بەویش و ئەمە بارودۆخی بازاڕی درای شاری سلێمانی شەڕ ڕابڕیاریە و دۆلارەکانت چی لێ بکەی ئێستا تۆ؟ وڵی لانە ئەو سەردەمە ڕۆی دوو گوڵە بە چایەکەوە خۆی ئێستا دۆلار ئەبێ دوعاکەی دەرە دینارەکانە لابێنێتەوە قەیناکەر هەڵیگرە بیستومە بەنیازی و سەرگیری هەڵیگرە بۆ کاتە باشە بۆ ئاڵتوونم داناوە لانە زیاتر مامەڵە باڵتونەوەکە زیاتر مامەڵە باڵتونەوە دەستە خۆش بێ بڕواگیان سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆی کە لەگەڵمان هەبووی دکتۆر گیانگوێمان لە هاوکارمان بڕۆڵ و بەڕێزەش بوو کە قسەی بۆ کردین باسێکی ئەومان بوو بکە ئەم ناجێگیری نرخی دراوەنە لەنێو بازاڕەکانە هۆکارەکانی بۆ چییە گەڕێنی تۆ بەڕێزە سەرەتا سپاس بۆ دیمانێ و دەستان خۆش بێ بابەتی هێزی کڕینی پارە ئەمڕۆ دراوی هەرچی وڵاتانی سەر گۆی زەوی هەیە بە سیستمی زێڕینەوە نەبەسرا و کۆتایی پیاتۆ زۆر دەمێکە ئێستا هەموو دراوێک بەهاکەی خۆی بە هێزی یاسای ئەو وڵاتە بەدەزێنێ ئەو پارەی کە هەیە ئیتر هەر جۆرێک بێت لە دراوەکان لێرە دیناری عێراقی یان دۆلار یان تمەنیان هەر دراوێکی تر بێ ڕاستە و خۆ بەهای ئەو دراوە یان نرخی دراوەکە بەرامبەر پێوترێ نرخی ئاڵوێر سعر الصرف exchange rate بە ئینگلیزی ئەو نرخی ئاڵوێرە بەرامبەر هەر دراوێکی تر لە وڵاتی عێراقا بە کۆمەڵێک هۆکار بە تایبەتی دوای ڕوخانی 2003 ئێمە بەهاکانمان بەرامبەر دۆلار دیاریەکەین دوای ئەوەی کە بەرامبەر دۆلار دیاریەکەین دۆلار بەرامبەر تمان چەندە بەرامبەر یان چەندە بەرامبەر یۆرۆ چەندە پاوەندی ئستەرلینی چەندە ئەو وەختە ئێمە ئەڵێن پاوەندێ ئەوەندە دینارەکە تمەنێ ئەوەندە دینارەکە کەواتە بنچینەی ئاڵوێری دینار بەسراوەتەوە بە دۆلارەوە ئەوەڵجار ئێمە دراوەکەمان نرخەکەی نرخی بازاڕیەکەی نرخی ئاڵوێرەکەی اینەکەین لە عێراقا دوو نرخەیە نرخێکیان پێدەوترێ نرخی ڕسمی کە هی بانکی مرکزیە کە دۆلارێک بە 1320 دینارە کە عنی گەڵایەک $100 بە 132,000 دینارە ئەمە پێی دەوترێ سعری ڕسمی بۆ بازرگانەکان ئەوانی کە لە ڕێگەی ئەسی کۆداوە تیجارەت دەکەن و ڕێو ڕسمە یاسایەکانی عێراق جێبەجێەکەن هەر بڕێک لە شمەکێک کە هاوردە ئەکەن لە سیستمی ئەلکترۆنی عێراقیەوە لە ڕێگەی پەیوەند ڕایەڵەکانی بانکی مرکزی عێراقیەوە بە بانکەکانی تری جیهانەوە کە بڵێن بە ڕێزێک بای $1,000,000 شمەکی هاوردە کردووە ڕێک بە نرخی $1,320 دینارەکە بۆ هەر دۆلارێک پارەکەی بۆ تەحویلە کرێ یعنی لەو حاڵەتەدا
گەلێک لە ئەو بازرگانانە خۆیان بڕی خۆی پارەکەدان بەس تۆ پارەکە لە بە عێراقی داناوە بەو جۆرە تەحویل لەبێتەوە چونکە ئەو بازرگانانە هەمووی ڕقم حسابی خۆیان هەیە ژمارە ئەکاونتی بانکی خۆیان هەیە و لە ڕێو ئەکاونتانەوە ئەو کارانە ئەنجامەدرێت هەتا وەکو بانقی مرکزی عێراقی بانکی ناوەندی و ڕێچکەکانی ئاڵوێری درا و ئاسانتر بێ و بازرگانەکان بتوانن زۆرترین بڕ لە دۆلار وەربگرن بە نرخی 1320ەکە ئەوە بازاڕەکەی سلێمانی یان ئەو بازاڕی کە لە هەر شارێک لە شارەکانی عێراقا هەیە لە بەغا لە کەرکووک لە هەولێر لە دۆک لە هەر شوێنێک ئەوانە بە عەرەبی پێی دەوترێت ئەسووق ئەلموازی یعنی بازاڕی هاوتەریب کە ئێستا ئەو بەڕێزە کە قسەیە کردوتی بە 156 و نیوە ئەگەر هەڵام نەکرد بێ کەواتە جیاوازی نێوان نرخی ڕسمی لەگەڵ نرخی هاوتەریب ئەکاتە 24,500 دینار 24 هەتاوەکو ئەو عەرەبی پێوە دێ فەرجووە بە ئینگلیزی گاپ بە کوردی کەلێن هەتا ئەو کەلێنەی نرخی بازاڕی هاوتەریب و نرخی بانقی مرکزی زیاد بکە ئەوە پێوەرێکە بۆ حسابکردنی خراپی بارودۆخی ئابووری عێراق واتە لەمەیە کاریگەری لەسەر خێزان هەیە لەسەر سیرکە ئێستا لە هەر دۆلارێک 24,500 فەرقێتی باشە کەواتە هەر کەسێک ئەگەر بێت و بازرگانێک بە 132 بیکڕێت لێرەیە لە سەتا چەند تۆوەرە 24 تەقسیمی لە 132,000ەکە بکە جا زەربی سەتیکە ئەنجا ڕێژەی فەرقەکەت بە ڕێژە بۆ دەرەچێت کارەساتێکەیە کاک ئاری نای شارمەوە چەندەوە لە بابەتەکەم لا ئەدەن لە وڵاتی ئێمەیە ڕێژە داماو کراوە ڕێژە ماڵی کاول کراوە هەرچی ڕاز دەبێتەوە هەر لە ڕێژە تەنها بۆ بەراورد بەکاردێت باشە تخوا دکتۆر باش بەڵام ئێمە مەسەلە لێرە بڕی نرخی ئاڵوێرەکە لە بازاری ڕسمی بۆ بازاری ئاڵوێر دیاریەکەین بە نەزەری من پێش ئەوی بێم بچینە ناو بەرنامەکە وتمان ئێمە هەموو هاوڵاتیەک بە هەر جۆرێک لە کار بێت بڕێک داهاتی هەیە هەندێک داهاتەکانیان زۆرە هەندێک داهاتەکانیان کەمە لێرەیە هەیە مام ناوەندیشە چونکە ئێمە ئەگەر تۆ لە موچەخۆرەوە دەست پێ بکەیت موچەخۆری بە تایبەتی کەرتی گشتی لەوانەیە لە 500,000 کەمتری تیانە بێ بژڕوا بۆ پلە تایبەتەکان واز لێ بێنە بۆ مۆزەفی پلەیەک تا 4 ملیۆن و نیو موچە ئەبێ بەڵام تۆ لە کەرتی تایبەت تا قسە بکە لە 500 کەمتری شتەیە بەڵام ڕۆژانە خاوەن کارەکان خۆیان چەندیان دەست دەکەوێت ئەوە من نایزانم ئەو دێرەشکۆر ئەنجومەنی وەزیران بڕیاری دابێت لە 500 کەمتر نەبێ دکتۆر ژمارەیەکی بەرزە و من نامەوێت لێرە هیچ ژمارەیە بڵێم چونکە ئامارێکم بەدەستەوە نییە لێرەیە هەمومان داهاتمان هەیە کەواتە لە هەر دۆلار لەو دۆلارانەی کە ئینە بێ لە 100 گەڵایەک هاوڵاتیەکی ئاسایی من و تۆ لە بازاڕە 24,500 دینار لە دەخلی حەقیقی لە داهاتی ڕاستەقینەی من و تۆ کەم بۆتەوە ئەمە کارەساتی ڕێژەکەی کایڵێت ئەمە بڕی کەمبوونەوەیە پێم وتی کاک ئاری 24 و نیو تەقسیم 156 بکە ئەنجا زەربی سەتیکە ئەنجا بڕی دابەزین و شتەکە ئاسانیت تۆ مۆبایلەکە دەربێن تێگەشتی ئەو وەختە ڕێژەی کورتێنانی کەمبوونەوەی دەخلی حەقیقی تۆ دەرەخات 24 زەربی چەندی کەن 24 و نیو تەقسیم 156 و نیو زەرب سەد دابەش ئەمە ڕێژەیە زەربی سەتیکە بە پۆین چەند دەرەچێت چێتە 0 پۆین لە تۆ هەر 15 لە 115 دەخلی حەقیقی ئێمە دابەزی کەواتە ڕێژەی دابەزینی دەخلی حەقیقی من و تۆ لە 115 هەتاوەکو ئەو گاپە زیاد بکە هەتاوەکو ئەو کلێنە زیاد بکە دەخلی حەقیقیکە ئێمە کەمەکاتەوە باشە دکتۆر ئەم ناجێگیری نرخی دراوە لە نێو بازاڕەکانە چ کاریگەریکی لەسەر خێزانە هەژار و مامناوەندەکان ئەوانەی کە موچیان یاخود داهاتیان بە دۆلار نییە ئێستا کەسێکی لێ بێڵە زۆر کاریگەری نییە لەسەر من لەبرێ من موچەکەم بە دیناری عێراقی وەرەگرم هیچ ڕەوتێکم بە دۆلارەوە نیە ئەوانە چۆن ئەوەیە ماڵکاولەکەی بۆ گەڕێتەوە
ئەوەی کە داهاتەکەی بە دیناری عێراقی وەرەگرێ ئەوە لە دەخلەکەی دائما لە دەخلی ڕاستەقینە دەخلی ڕاستەقینە یعنی چی من 500,000 وەرگرتەوە باشە بۆ 500,000 پێش ئەم جەنگی ئێران و ئەمریکای و ئاوا بشکێت توانیومە بۆ نمونە توانیومە 10 کیلۆ ئەوە بکڕم 2 کراس بکڕم ئێستا 8 کیلۆ ئەکڕم کراسێک ئەکڕم پێڵاوێک ئەکڕم ناتوانم 2 پێڵاو بکڕم کەواتە توانای کرینی من کەم بۆەوە کە توانای کرینی من کەم بۆەوە کەواتە بڕی ئەو خشمەک و خزمەت گوزاریانەی کە من بۆ ژیانی ڕۆژانەی خۆم بەدەستی دێنم بڕەکەیان کەمە بێتەوە بڕی بە ڕێژەی چەند بە ڕێژەی لە جاوا چشتیش بکڕێ بە دۆلار بیکڕێ دکتۆر ئەمەش ماڵ ئەوە ئەگە بە دۆلاری کرێ بۆی زەربەکەن هەر هەمان زەرەری کرد 24 هەیە لەسەرەکەوێت باشە کەواتە بێت دەستخۆشی لە هەندێک بازرگان بکەین کە ئێستا بۆ نمونە باڵەخانیان هەیە شوقیان هەیەن بە هاوڵاتیان ئەڵە بە نرخی دۆلاری بانکی مرکزی ئەبێ دەستخۆشیان لێ بکەین وانێ دکتۆر بە 132 وەرەگرێ لە ڕاستیدا ئەوە کارێکی باشە بەڵام ئێمە مەسەلەی شوقەیەک یا خانوویەک ئەوە کاڵای ئاسایی نین کاڵای ئاسایی ژیانی ڕۆژانە خۆراکە جلوبەرگە وزەیە سوتەمەنیە سوتەمەنی وزە مەبەستم نەوت کارەبا بەنزین تۆ بەوانە ئەژی بەنانەژی بە تەماتە و سەوزە و میوە و خۆراکە وتمان خۆراکەوان ناگرێتەوە کەواتە تۆ تەسیرەکە لەسەر ئەوانە ئەبینی بازرگانی خانوبەرەوە ئەکات شتێکی باشە ئێساش دووبارەیەکەمەوە بەڵام هۆکارەکە چییە لە ئەنجامی ئەم بارودۆخە ئابوووریە ناگوێگیرەی کە ئێمڕۆ عێراق بیاتە پڕێ لە دەرەنجامەکانی جەنگی ئیسرائیل ئەمریکا ئێران ئەمە چی دروست کردووە بە عەرەبی پێوترێ ڕکود یعنی باروەستانێکی ئابووری قورسی دروست کردووە بە تایبەتی لەسەر کەرتی خانوبەرە خستنە ڕوویەکی ئێجگار گەورە هەیە لە خانوبەرە و لە شقەوە تایبەتی لەم ستیانی کە ئێستا دروست دەکرێت ئەمە وای کردووە خستنە ڕووی خانوبەرە زۆر زیاترە لەو خواستەی کە بە حەقیقی لە بازاڕ هەیە سەر خانوبەرە ئێکابرا ئەڵێ ئەگە بە 132 بۆم بێتەوە سپاس بۆ خوا باشە کاتە دکتۆر تۆ باسی ئەوت کرد ئەو کەسانی کە موچە خۆرن موچەکەیان بە دیناری عێراقی وەرەگرن ئەمانە زەرمەندن لە کاتێک زەرمەندی یەکەمن ئەمانە باش هەر هاوڵاتیەک موچەکەی با بڵێن داهاتەکەی باشە یاڵایە کرد بە عەرەبانە و فرۆشتنی سەوزۆمیۆ لە کۆڵانەکانە پارە پێشەیەک خۆ دینار پێیاکە کەواتە هەمومان ئەوانەی داهاتەکانمان ئێمە بە دیناری عێراقی دێتە دەستمان زەرەکەین باشە کاتەی ئێمە بۆنمنەوە و تاکەکان چڕێکایەک یاخود چڕێکارێکەیە ئێمە وەکو خێزانەکان بیگرینە بەر بۆ ئەوی لەگەڵ ئەم بەرزبوون و دابەزینی نرخی دۆلار و دراوەکانە زەرمەند نەبین هیچ ڕێکارێکەیە کە تاک وەڵی ئەوانەی کە داهاتیان نزمە ئەوەندە وەرەگرن کە ئەی خۆن پاشەکەوتی نییە ڕاست کەواتە تۆ ئەوانەی کە پاشەکەوتیان هەیە قسەیەکیان لەگەڵەکەیت ئەوەی کە پاشەکەوتی نییە قسەیەکی تری لەگەڵەکەیت ئەوەی کە پاشەکەوتی نییە و پێیان دەگوترێ داهات سنووردارەکان دەوێت دەخل المەحدود بە عەرەبی ئەوانە داهاتەکانیان سنووردارە کە تەواوی فەرمانبەران و کاسبکاری بچووک و زۆرینەی خەڵگەگرێتەوە ئەوە دەبێ وا تەسەڕف بکات لە هەندێک شت کە حەقیقی عەرەبی پێوتێ چێتە بابی کەمالیاتەوە خۆی لێ بە دوور بگرێت تەرکیز بکاتە سەر چی تەرکیز بکاتە سەر تەرکیز نەماوە بێ بڵێ فۆکەسی وا بڵێ تێگەشتی ئەبێ تێڕامانی خۆی چڕ بکاتەوە لەسەر چی تەرکیز فۆکەسن تێڕامان جوان تێڕامانی خۆیان چڕ بکەنەوە لەسەر چی لەسەر ئەو پێداویستیانەی کە پێیان دەوترێ الحاجات الضرورية يعني پێداویستیە پێویستەکان کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی من و تۆوە هەیە لە وەگوتمان خۆراک وزە دەرمان ئاو پلان نەچین بۆ بازار بڵێ با بچن سەرێک لە بازار بەم و حەزم لە چی بێکڕم ئەبێ چی پێویست بێ ئەوە بکڕی وایە بەڕاستی ڕێگە بێ چی تێویستە خانم چی ئەوامر بۆ کردی لە لیستەکەیان نووسی سەوزە کەرەوز تەماتە خانم 2 کیلۆ پیاز بێنێ چی بکەین وەکو گوڵ بەس ئەوانە بکڕی بڕیتەوە بۆ ماڵەوە بۆ ئەوی بژی ئەمە وەلو بابێکی
ئەمە بۆ ئەوانەی کە سلێمانیانەوە قساکەین بەڵام ئەمە واقعیەتی اقتصادیە باشە دکتۆر ئەمە بۆ ئەوانەی کە موچەکەیان بەس بەشی ئەوە کات کە پێداویستەکانی خوارد پێپڕکەن ئەوانش کە پاشەکەوتیانەیە ئەوانەی تر کە پاشەکەوتەکان ئەو پاشەکەوتە بە دینار هەڵگرن بە دۆلار هەڵیگرن بیکەن بە ئاڵتون چی لێ بکەن چۆن پاشەکەوتەکانیان هەڵگرن پارەی پاشەکەوت ئێمە لە زمانی ئابوووریە پاشەکەوت دیخار بە عەرەبی بە ئینگلیزی سەیڤینگ شتێکی تریشەیە بە عەرەبی پێوتری ئیکتیناس ینی پارەوەلانان وەلای دەنیت ئەخیتە چەقمەجەکەتەوە دایەنیت مانگێک هەیە مانگێک 1.5 ملیۆن هەیە ئەتوانێت 200-300 هەزار دینار کۆ بکاتەوە ئەگەر پارە برد بۆ بانک باش ئەگەر پارەکەت خستە کار و کاسبیەوە ئەوە پێی دەوترێ پاشەکەوت سەیڤینگ بەڵام ئەگەر پارەت هیچ لێ نەکرد دادنا لە ژوورێ لە سوڕی ئابووری دەرەتێنا وە بەرهێنانت دیان نەکرد ئەو پاشەکەوت نییە ئەوە بە عەرەبی پێی دەگوترێ ئیکتیناس ئیمڕۆ عێراق 75 تریلیۆن دینار لە بازار و سوڕی ئابووری هاتۆتە دەرێ ئەوە نییە لە ژێر گڵدەریێنەوە ئەو دزوو فاسیدانە ئەو گەندەڵانە ئەوە نییە لە خێنە تەنورەوەی سووتێنە بەس دەبەرەوەی نەگیرە 5 ملیۆن دلار ئامادە بە بسووتێنێ ڕاستە ئەمە پارەی دزی و گەندەڵیە ئەمە پارەی تاوانە بەڵام هەیە پارەی حەقی خۆیەتی ناوێرێ باشترین کار ئەگەر بانکەکانمان جێگیر بن ئابووری جێگیرێکی تیابێ باشترین شتێ پارەکانمان لە بانقەکان ئادانین بانقەکان وەبەرهێنان بە پارەکانەوەکەن ئەوە پاشەکەوتە ئەوە سوڕی ئابووری زیاد دەکات ئەوە کار و هەری کار زیاترەکان لە سەرەتای قسەکاندا شتێک کە دوو یاسای وڵاتەکە بڕیارەدا لەوەی کە دراوەکە بەهێز بێ و بە جێگیری بمێنێتەوە یان نانی هەندێک یاسایەکە یاساکە لەسەر پشت بە چییە بەستێ ئێستا من لێرەوە وەکو ئابووری ناسێک شتێکت پێڵێم ئەگەرش لەگەڵ ئەمریکا شەڕ نەبێتەوە گەروی هورمز دانەخرێتەوە هات سێری هەموو گەرانەکە نەوتی عێراق دەکاتەوە بە فرۆشتن ئایندەی دۆلار بەرەوبەر زی ناچێت بەرەو نزمبوونەوە چێت بۆ ئەوە حکومەتی عێراقی ڕۆژانە 3 ملیۆن بەرمیل بفرۆشێ زەڕب و تەقسیمی کە بزانە ئەگەر هەر بە 70 دۆلاریشی بفرۆشێ 3 ملیۆن زەڕب 70 دۆلار بزانە چەند ملیۆن دۆلارەکە لە ساڵێکا بە نزیکی مانگێک عەفوم کە 9 بۆ 10 ملیار دۆلاری ئەمریکیەتەوە خەزێنەی عێراقی ئەو وەختە ئەو پارەیە لە ڕێگەی ئوزوناتی خەزینەوە بۆ وەزارەتی مالی ڕایەکێشێ کاروبارەکان پێکات اینجا کاری بازرگانیەکانە ڕوا بانکی مرکەزی زیاتر ئەتوانێ کۆنتڕۆڵی نرخی ئاڵی وێری دیناری عێراقی بکە وەزعەکە باشە بێ ئەجا من پرسیارە بکەم لەسەر ئەمە بۆ دکتۆر جەنگ و یاساکان ئەتوانن بەهای دراو دابەزێنن بەرزیکەنەوە یعنی مەبەستن چییە بۆ منە تەماشاکە لە جەنگی ئۆکراین و رووسیا کە پشتی کردە ئەوروپا وتی من غاستان نامێ ئەگەر غازیشتانێ من بە ڕۆبڵ پارەکەم لێتانەوێتەوە یعنی تەنانەت لە دەرەوەی رووسیاش ئەبایە تۆ پارەکە و بە ڕۆبڵ بۆ رووسیا بناردێتەوە وەکو سیاسەتێ بەکارێنە لە پێناو سوقل و قورسایی ڕۆبڵی رووسی بۆچی پاوەنی بەریتانی تا ئەم دەقەیەش کەس قسە لەسەر بەرزنزمی ناکە ئەمە یاسا و پێودانگەکانی وڵاتەکان خۆیانن ئاوانیان قسە بەستەنها لەسەر دۆلارەکەی نەوتی پێکردرێ و فرۆشت کاگاری جێگیری ئابووری هەر وڵاتێک دڵنیاییە گرنتیە بۆ جێگیری نرخی دراوەکەی جێگیری ئابووری بریتانیا جێگیرە بەڵام باشە ڕووسەکان وتیان ڕۆبڵمانەوێ دەستیان کەوت نەخێر دایان نێ نە کەواتە لێرەیە خۆ ئەوە نییە من چیمەوێ ئەوەی ئەمەوێت چۆن ئەمەوێت چۆن بەدەستی دێنم چونکە چیم ئەوێت چۆنێکیشی لە پشتەوەیە چیم ئەوێت چۆنێکیشی چۆن بەدەستم کەوێت باشە لێرەیە چۆنەکەی پێتەرتیب نەبوو کەواتە ڕۆبڵ ئایا ئەوەندە حەجمی ڕۆبڵ لە جیهانە هەیە بتوانرێت ڕۆژانە بای 100 ملیار بۆ نمونە دۆلار
ڕۆبڵ لە بازاڕەکانی جیهانە کۆ بکەیتەوە ئەی پاوەند نییە هەر نییە ئەی پاوەند بۆچی وایە بۆ دایمەن گرانباترین پاوەندی ئیستەرلینی دراوە. لەی بریتانیا کاکە لە 1970 زیاتری مامەڵە داراییەکانی بازرگانیەکانی گۆی زەوی بە دۆلار ئەنجامە درێبراکەی من هی لەبەرەوەیە ئەزانی چەند کوتلەی نەقدی دۆلار لەسەر گۆی زەوی زیاد لە 100 تریلیۆن دۆلار لەسەر گۆی زەوی ئاڵوگۆڕەکان حجمی دۆلار لە دوای 1944 لە ڕێکەوتن نامی بریتن وودز پاشەکشەی کرد پاوەندی ئیستەرلینی دۆلار شوێنی گرتەوە تا ئێمڕۆ هێزێک نەبوو لە اقتصادیاتی درێ بە یوانی چینیشەوە ئەوانە گاڵتە نیە دراوەکە بکەی بە ئەملەیەکی عالەمی. باشە دکتۆر لە ماوەی ڕابردوودا بڕیاری ئەوە درا کە ژمارەیەکی بێشمار لە دینار چاپ کرێت و بخرێتە نێو بازاڕەکانەوە لە نێو حکوومەتی عێراقیە. ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر بەرزبوونەوەی بەهای دینار؟ دوو جۆر چاپکردنی پارە لە دوو حاڵەتە زۆر ئاساییە. ئابوووریەکەت چەند گەشە ئەکات گەشەی ئابووری ساڵانە لە 4 لە 5 ئەوە ڕێژەیە ئەها ئەڵێم لە 4 لە 5 بۆت هەیە قەبارەی نەختینەی بە عەرەبی کوتلەی نەقدی قەبارەی نەختینەی لە 4 بۆ لە 5 زیاد بکەیت بە پێی بڕی ئەو گەشەی ئابووری لە گەشەی بەرهەمهێنانەوە زیاد دەکات تۆ بەرهەمهێنانەکەت کە زیادی کرد گەشەی ئابوووریەکە زیاد دەکات با پارەکەشت لە بازاڕە زیاد بکە پارە کەواتە پارە چییە؟ پارە نوێنەرایەتی شمەکە ئەگە پارە لە نوێنەرایەتی شمەک دەرچوو تەزە خوند. حاڵەتی دووەم پارەی دراوە بانقی مرکزی وەری بگرێتەوە لە بری دراوەکان پارەی نوێ بخاتەوە بازار و دراوەکان سووتێنی. لەم دوو حاڵەتەیە بە هیچ جۆرێک تەزەخم هەڵاوسان و بەهای ئەو دراوە نرخی ئاڵوێرەکەی دانابەزێت. باشە دکتۆر من سەرنجی شتێکم ماوە لە کاتێکا کە نرخی دۆلار بەرزەبێتەوە لە نێو بازاڕەکانە لە تەنیشت ئەمەوە یەکسەر نرخی کەلوپەل و پێداویستەکان ڕاستەخۆ بەرزەبنەوە بەرزبوونەوەیکی زۆر بەخۆیان بینێ بەڵام پێچەوانەی ئەمە کە نرخی دۆلار دابەزێ بەو خێرایە نابینین کە نرخی کەلوپەل و پێداویستیەکان دابەزن ئەمە بوو. کینز قسەیەکیە ئەڵێ نرخەکان بۆ بەرزبوونەوە زۆر خێران بەڵام بۆ دابەزین بە عەرەبی لەزج یعنی لینجن دانابەزێتەوە بۆ ئاسانیە بۆ ئاسانیە دانابەزێتەوە. ئەمە لە ساڵی 1936 کینز ئەم قسەیە بۆ ئێمە ئەکات ئەمە حەقیقەتێکی اقتصادیە بۆ دانابەزێتەوە لەبەر ئەوەی ئەو هۆکارانی کە بەرزی کردوتەوە بە تەواوەتی ئەبێ نەمێنن کاریگەریەکانیشی نەمێنێ ئەنجا وردە یەک پێوترێ سوور یەک دەورەی اقتصادی یەک سووڕی ئابووری تەواو ئەوێ بکات بە پێچەوانەوە سووڕی ئابووری هەیە بۆ سەرەوەڕە بەڵام هەندێک سوور لەو حاڵەتای تۆ پێچوانە بۆ خوارەوە بێتەوە ئەنجا وردە ئەبینی نرخەکان هاتوونەتەوە خوارەوە ئەگینە تۆ ئەمڕۆ بوو بەوەندە بەیانی تۆ بڵێ بێتەوە بۆندە نا چونکە دائیمەن سووڕی ئابووری هەندێک سووڕی ئابووری هەیە بە 2 ساڵ و 3 ساڵ تەواوە بێ هەندێک سووڕی ئابووری هەیە بە مانگ تەواوە بێ بە پێی سروشتی ئەو بازاڕە کە لەو وڵاتەیە یان لەو موقع جوغرافیەیە باڵا دەستە. باش دکتۆر بینەوە سەر کڕین مامەڵەی کڕینی ئێمە وەکو هاوڵاتی کە لە بازار شتومەکە کڕین بۆ من ئۆتۆمبیلێکە کڕم ماوەی پێش ئێستا بڕیارێک دەرچوو بەڕاستی جێگەی دڵخۆشیە کە ئەبێتر هاوڵاتی کاتێکە چێت بۆ پیشانگاکان بە دۆلار مامەڵە نەکرێت بە کڕین فرۆشتنی ئۆتۆمبیلەوە مە هەر تەنها ئۆتۆمبیل عێراق کۆنەوە میوانە بۆ هەرێمی کوردستانیش ئەوە دەرچووە بەڵێ بۆ هەرێمی کوردستانیش ئێستا دەرچووە لە کڕین فرۆشتنی ئۆتۆمبیل بە تایبەتی ئەوانی کە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر من دوێنێ ئۆتۆمبیلم کڕێ بە دۆلار ئەوەندە دۆلارە بنووسن ئەوەندە دینار وانە بۆ نەملو ئێمە قازانج لە کامیانەکەین دکتۆر بە دینار مامەڵەکەینان بە دۆلار پێویستە هاوڵاتی عێراقی لە عێراق بە دینار وانە چونکە 24 ڕێژەی کە تۆ باست کرەوە لەسەر ئێمە بێتە باچ هەر وجودی ئەبێ وایە هەر وجودی ئەبێ بەڵام لەو حاڵەتەیە دۆلار کە بە دینار کە بە دۆلارەکە دراوە دۆلارەکە نازای کۆمەڵی مەشاکلی لە کۆڵە بێت جا شتێکی تریشەیە کاکە ئێستا ئەگەر ئێمە سیستمی بانقیمان زیاد بکە براکەی من
لە حسابی کاک ئاریەوە بۆ حسابی ئێکسی سیارە فرۆش ڕێک کریدت کارتەکەت لێ ئەدات 25 ملیۆن لە حسابی تۆی بانقیەوە چێتە سەر حسابی خاوەن سیارەکە نەپارەت بژار نەدراوە نەپیسە پارەکە نازان تیپی پێوەیە لەو قسە و باسانە هەمووی نەجاتت دەبێت تۆ بە سوێنێ دوای یەک دقە پەیامێکت بۆ دێ لە بانقەکەەوە ئەڵێ 25 ملیۆن لە پارەکەی تۆ تەحویلکراوە فڵانە شوێن دەگەشتی ئەویش پەیامێکی بۆچێ ئەڵێ لە فڵانە کەسەوە ڕقم تەمان ناڵێ ژمارەیە هەمووی ژمارەیە لە ژمارە ئەوەندە ملیۆن بات ئەڵێ پیرۆزت دێ سیارەکە ڕێیتەوە بۆ ماڵەوە لێرەیە کەواتە زۆر پێویستە سیستەمی بانکی هاوچەرخ پەرەی پێ بدرێ وەلو چەند هەنگاوێ چوینەتەوە پێشەوە هەندێک شتی دڵخۆشکەرانە ئەبینم لە هەندێک شوێن بە کریدت کارت پارەوەرەگری گیرێ لە خەڵک وەکۆی کە لە ئێرانێ و لە تورکیا هەیەوانە ئەمە سیستەمی هاوچەرخی بانکیە بمانەوێ نەمانەوێ هەمومان ئەبێ خاوەنی کریدت کارت بین جا لە ڕێگەی هەژماری منەوە بێ لە ڕێگەی تەوتینەوە بێ لە ڕێەوە بێ خۆمان بڕۆین ڕقم حسابی بکەینەوە لە بانقەکانە چه حکومی چه ئەهلی بۆ ئەوەی فێر ببین چیتر ئێمەش پارە لە گیرفان و جزدان و ئەمانیان لە 190 زیاتری تەعاملی پارە لە ئەوروپا بە کاش نەماوە کەس پارە نابینێت زۆر ڕاستە دەستە خۆش بێ دکتۆریان سپاس بۆ تۆ لە دوای ئەم چاپێکەوتنی ئێمە هاوکارانمان چاپێکەوتنیان لەگەڵ هەندێک لە هاوڵاتیان کرۆ لەسەر مۆندیال و بینینی یاریەکان تۆ لەگەڵ وەرزش و سیرکردنی یاریەکانی مۆندیال لە نێوانت چۆنە؟ من وەڵا زۆر باشم باشنی ناوەڵا بەڵام ئەو یاریانەی سەعات حوتیا هەشت بکرێ جامی جیهانی سەیریانەکەم چونکە من لە ناشارمەوە من لە کوردستان خانە نشین بوو من 4 ڕۆژە چمە زانکۆی قەڵەم ئەمە درێژ شش سواری سیارەکەم من ئەگە سێ ناتوانیتە باشە یاریەکان سەعات سێ شەو بەڵام من یەک لە وەرزشە لەوانەیە بینەران ئێستا زۆریان ڕقیان لە من بێت وڵاتێکەیە زۆرم ڕقلەیەتی کوێیە؟ لەگەڵ دوای پێتان ئەڵێم لەگەڵ نادیەکەی زۆرم ڕقلەیەتی ئەو دوانە بردۆڕێن ئیتر مشکیلەم نییە کوێی باتەوە دکتۆر دەستت خۆش بێت مۆندیالیش دیوێکی زۆر گەوری ئابووری هەیە ینی وا هەیە مرۆڤی وا هەیە لە یەک شەوا دەوڵەمەند هەبێت هیواشەیە لە یەک شەوا هەموو سەرمایەکەی پێشبڕکێ هەیە لە قومارێکی گەورەیە لە وڵاتانی ترشکر لای ئێمە مەترسیدارە ڕاستە دەستە خۆش هاوڵاتی ئێمەمانان هەر نابێت کاکە دکتۆر لای ئێوەی ئابووری ناس پارە چڵکی دەسە باوەڕم بۆ قسەی نییە نوێنەریش مەکە دەستە خۆش دووبارە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت